سڵاو لە هەموو لایەکتان بە خێرهاتنی سەرجەم ئامادەبووانەکەم. دڵخۆشم بەوەی ئێمەی گەنج ئەوەندە زۆرین کە جێگەی شانازین بۆ خۆمان و بنەماڵە و بۆ خێزانەکەمان. من ئەمڕۆ ئەمەوێت باسی کورتە چیرۆکێکی پڕ لە پەنتان بۆ بکەم. لەوانەیە ئەوەندە شتێکی گەورە نەبێت، بەڵام مەبەستێکی زۆر گەورەی لە پشتە. ئازیزانم، ئەو لۆچکەی کە لە سەرتانە تەنها پارچە خماشێک نییە، بەڵکو ئەیسەلمێنێت کە تۆی خانم هەر بەڕاستی شایانی ئەوەی خودای گەورە ئاەتێکت بۆ دابەزێنێت بە ناوی سوورەتی نیسا. ئازیزانم، گوێ بگرن، ئەمەوێت باسی ئەوەتان بۆ بکەم. من کاتێک کە بووم بە باڵاپۆش تەمەنم 13 ساڵان بوو. ئەو کات مناڵ بووم. ئەو بەیانیەی کە بڕیارمدا ببم بە باڵاپۆش بە یارمەتی باوکم بەڕێکەوتم بەرەو خوێندنگە. ئەوەندە بەپەرۆش بووم چاوەڕێی جریوە چۆلەکەکانیش بووم تاوەکو ڕای خۆیانم پێ بڵێن ئایا من لەچکەکەم لێ دێت؟ ئایا من پێوەی جوانم؟ یاخود من ڕێگا ڕاستەکەم هەڵبژاردووە؟ بێگومان کاتێک کە گەیشتمە خوێندنگە هاوڕێیەکم زۆر بەگروتینەوتی ماشەڵڵا چەندە جوانی، ماشەڵڵا تۆ ئەوەندە ئەو لەچکەت لێت هەر زۆر جوان دەرکەوتویت. ئەوەندە وەسپی جوانی کردم کە وەک گوڵی بەهار گەشامەوە، وەک بڵێ قەت ئەوەندە دڵخۆش نەبووم. هەمان ڕۆژ کاتێک چوومە پۆلەکەم کەم تا زۆری هاوڕەکانم دەستخۆشیان لێ کردم. پێیان وتم پیرۆزت بێ، ئافەرم، تۆ ڕێگا ڕاستەکەت هەڵبژاردووە. سەرەڕای ئەوەی هاوڕەکانم هەندێکیان باڵاپۆش نەبوون، بەڵام دەستخۆشیان لە منەگر کە ئەمە زۆر گەورە بوو بۆ من. من ئەمەوێت پێتان بڵێم ئەگەر ئافرەتێک خۆی باڵاپۆش نییە ناتوانێت ڕێگر بێت لەوەی کە ئافرەتێکی تر سار بکاتەوە، پێی بڵێت حیجاب واجب نییە، کە ئەمە کارێکی زۆر نادروست و ناپەسەندە. سوێن بە خودا هەچ ئافرەتێک بڵێت کە حیجاب واجب نییە و خانمانی تر سار بکاتەوە ئەوە بەهەشت نابینێت. پێغەمبەر درودی خوای لێبێت دەفەرمێت دوو کۆمەڵ هەن لە ئاگردا کە من نەمبینیون و لە ئاخر زەماندا دەردەکەون. یەکێک لەو کۆمەڵانە ئافرەتانێکن کە جلیان لەبەردایە، بەڵام وەک ئەو وایە لەبەریان جانە بێت. مەبەست لێی تەسکی و تەنکی و کورتیە. ئازیزانم، دەفەرمێت بۆنی بەهەشت 7 پاییز دەڕوات، بەڵام ئەو ئافرەتانە نەدەچنە بەهەشت و نەبوونی بەهەشت دەکەن. باشە قسەیەک یاخود شتێک بێتەوە کاری ئەوەی کە تۆی خانم نەک نەچیتە بەهەشت بەڵکو بۆ نشینەکەی بۆچی دەیکەی؟ بۆچی دەڵێ حیجاب فەرز نییە؟ بۆچی حیجابەکەت ناپۆشیت؟ بەداخەوە ئەم ئافرەتانە هەن، بەڵام خۆشبەختانە ئێمەی گەنجی ڕاگەیحەق بڕوانن چەندە زۆرین. ئەتوانین لە ڕێی سۆشیال میدیاوە بڵاوەی پێ بکەین. ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە، ئەمڕۆ 3000ین، سبەی ڕۆژ دەبین بە 6000 و بەرەبەرە لە هەڵکشانی زیاترایە. وای لێیت کوردستانەکەمان پڕە بێت لە کچانی حیجاب و باڵاپۆش. وای لێیت ئەبێت بە هەموومان دەبین بە گەنجی شوێنکەوتوانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. ئازیزانم، چەندە گرنگە تۆ بە قسەیەک نەمامی ئیمان لە دڵی دۆستێکت یاخود هاوڕێیەکتدا بچێنی. چەندە گرنگە و دڵنیا بە لەوەی قسەکانی تۆ ئێجگار بە بایەخن لای کەسێک کە ئەوێت هەنگاو بنێت بەرەوچوونی بەرەو باڵاپۆشی. بۆیە ئازیزانم، ئەو ماوەی کە کەسێک بڕیارەدا ببێت بە باڵاپۆش ماوەیەکی زۆر هەستیارە. بۆیە تۆ قسەیەک بەکەم مەزانە. ئەگەر بێ قسە هاندێری بیت لەوانەیە ئەویش هاندێری هەزاران کەس بێت. ئازیزان، من لە کۆتاییدا ئەمەوێت پێتان بڵێم ئێمە ئەتوانین ڕێگە بۆ هەموو کەسێک بکەینەوە بێتە ناو ئەم پرۆسەیە و ببینین کە چەندە جوان و سەرکەوتوین. ماشەڵڵا لە من و لە ئێوەش بێت. زۆر سوپاس و لە کۆتاییدا
من ئەمە سوپاسێکی ئێکجار زۆر بۆ ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان بنێرم کە بەڕاستی هەمیشە هەوڵ و ماندووبوونن لە هەوڵی ماندووبوونان بۆی ئێمە بەرەو پێش بەرن. زۆر زۆر سوپاسیانەکەم و جێگەی دەستخۆشین و لەگەڵ ئەوەشدا سوپاسێکی ئێکجار تایبەت بۆ گەنجانەی هەمیشە لە هەوڵی بڵاوکردنەوەی پەیامەکەیاندان زۆر زۆر سوپاس سەرکەوتوو بن.